ئەمڕۆ ڕۆژێکی غەمجینە بەڕاستی بۆ هەموو کوردستان خی گەورە لە هەموو قوربانیانی شاری سلێمانی خۆشبی لەو تەقینەوەی گازە لەو ماڵی ڕوویدایە دڵمان لەگەڵ خەڵکی شاری سلێمانی خۆشەویستانمان لە شاری سلێمانیە بە هیوای ئەوەی کارەساتی لەو شێوێت دووبارە نەبێتەوە وەروەها بەو هیواییکەوە هەمومان سەلامەت بین بە تایبەتیش خۆشەویستانمان لە شاری سلێمانی. ئازان و خۆشەویستانم بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 140 بەرنامەی 01 ژیری دڵخۆشم ئەو هەفتێش لەگەڵتانم ڕیڤیو یاری گارۆڤ ڕاگنەرۆک بەبێ سپۆیل بڵام کردەوە لە چەناڵ ئێستا بەردەستە بڕۆن بینێری بنەگەنەتان بینیوە 37 دانە هەواڵی سەرنجڕاکێشم بۆ ئامادە کردوون بابە گەورەترین و یاریان دەست بکەین کە لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە. یاری گۆت سیمیلیتەر بڕیارە لەو هەفتەیە بڵاو بکرێتەوە یاخود ئێستا حالیان بڵاو بکرێتەوە کە ڤیدیۆی دەبینی مهم لەو هەفتەیە یاریەکە بەردەست دەبێت لە بۆ تاوای پلاتفۆرمەکان گۆت سیمیلیتەر 3 کە بەشی دوێمی نییە ڕاستە خۆچتە بەشی سێە ڕەخنەگریان 68% لە مێتاکریتیک پێدایە کە ژمارەیەکی زۆر باش نییە و ژمارەیەکی زۆر خراپ نییە بەڵام مام ناوەندێکی مام ناوەندە نە زۆر باش نە زۆر خراپە. یاری گۆت سیمیلیتەر دەتوانین بڵێن یاری GTA بەڵام بەدبز دیاری بکەی و لە هیچ شتێک نەگەڕێتەوە و هەموو شتێک تاقیکەیتەوە و فەوزایەکی گەورە ناو جیهانەکە دروست بکەی. یاریەکە پێم وابی تەنیا لەسەر کۆنسۆڵی نوێ بەردەستە گەر هەڵە نەبم. یاریش سەرنجڕاکێشان بەشی یەکەممان بینیوە بە چەندین ڤێژنی جیاواز و ئەدیشنی جیاواز لەسەر مۆبایل و PC و کۆنسۆڵەکان و ئەوانە بەردەست خرایە پێشتر. یەکێک لەو یارانەی کە من زۆر چاوەڕوان بم لەبەرەوەی لەلایەن دروستکرانی ئینساید و لیمبۆ دروستکرا یاری سەمەرڤایل یاخۆ سەمەرڤیل ئەو یاریە پێشوازەی لێ نەکرا کە ئەمن دەمویست پێشوازەی لێ بکرێ و یاریەکەش لەو کوواڵەتێ نییە کە ئەمن هیوام دەخواست لەو کوواڵەتێبی هیوام زۆر بەرز بوو لە بەڕاستی و ئەو یاریە 68% هەیە لە مێتاکریتیک تا ئەو کاتێک کە بینیم لەوانێ زیاد بوو کەم بکات تاوە کۆنگۆ ڤیدیۆ دەبین بەس مهم ژمارەکە زۆر باش نییە بەڕاستی چکە ئینساید و لیمبۆ یەکێکن لە یاریە زۆر نازدارەکان. سەمەرڤایل دەڵێن گەورەترین کێشەی ئەوەیەکەوە یاریەکە لە ڕووی گەیم پلەیەوە زۆر متعین نییە وەروەها زیاد لە حەد ئاڵۆزێکی بێمەنایە مەسەڵەن لیمبۆ ئینسایدیش ئاڵۆزن بەڵام ئاڵۆزەکە بە هەر شێوەیەک بێ مەتەڵەکان چێژیان هەیە لە کاتی هەڵهینان بەڵام لێرە مەتەڵەکان بەو شێوازەی نییە و گەیمەرەی زۆر گەیمەران لێ ڕازین بەڕاستیەوە ڕەخنەگرانیش نورێکی خراپیان دەتوانین بڵێ مام ناوەندێکی خراپیان پێدایە. یاری The Devil in Me دوای یاری The Dark Pictures پێشەوەی کەوە وەرزشی نوێی خۆیان دەست پێ بکەن دوای یاری خۆیان لەو هەفتەیە یاخود ئێستا حالیان بەردەستە لەسەر تاوای پلاتفۆرمەکان بە ناوی The Devil in Me چیرۆکێکی یەکێک لە بکوژەکانی ژیانی ڕاستەقینە دەجێتەوە کە بکوژێکی متەسلسلەوەتە سیریەل کلەرە چەند گەنجێک دەستە ناو یەک لە قەسرەکانی بۆ هەڵدانی چەندی مەتەڵ جیاوازەوانە یاریەکانی دارک پیکچەرستان کردیە یاری ئەنتۆلدۆنتان بینیوە یاری دە کۆریتان بینیوە لتل هۆپ و نازانم چی یاریان زۆرە ئەوەش دوابش دەبی لەو زنجیرە یاریە و یاری داهاتی خۆیان ڕاگەیان کە ئێستا هەندێکی دیکە باسی دەکەم. The Devil in Me 74% هەیە پێیانی دەڵێن یاریی ئۆکێ مام ناوەندێکی باشە زۆر ڕاقی نییە و زۆریش خراپ نییە میهیم بەو کەسانی کە حەزیان لێ ئەو یاریە ئێستا حالیان بەردەستە. ئێکسبۆکس یاخود ئۆبسیدیان یاریشی خۆیان لەسەر گەیم پاس بەردەست خست بە ناوی پێنتیمنت یاریی تاڵ چیرۆکیە بە ستایلەکی زۆر جیاواز کە ستایل جیهانی ڤیدیۆ گەیم زۆر کەمن یاریش تاڵ چیرۆکیە نمری 86 لە سەدی لە مێتاکریتیک وەرگرتە کە ژمارەیەکی بەرزە بەڕاستی بەو یاریە ئەو کەسانی یاریەکەیان کردیە بەگشتی دەڵن یاریەکە شایان تاقیکردنەوەی بۆ جارێکیشبی تەنیا گەیم سپۆت و هەندێک شوێنی دیکەکەەوە ڕخنیان لە یاریەکە گرتی ئەگەنە بەگشتی بزۆر پۆزیتیڤ باز دەکرێت لەوانێ بۆ هەموو کەسێک نەبێ بەڵام ئەوە یاریی تایبەتی ئێکسبۆکسە ئێستا حالیان بەردەستە. یاری سپایدەرمان ماز مۆراڵس لەسەر PC ئێستا حالیان پێم وابی بەردەستە لەسەر ستیم و لەسەر ئەپێک ستۆر دەتوانەوە کەسانی کۆمپیوتەریان هەیە یاریەکە لە بە خۆتان بکەن یەکێکە لە یارە نازدارەکانی سپایدەرمان و ئەگەر سپایدەرمانت بەدڵ بی پلەی چوار یاخود بینیوتە حەز دەکەم هەمان شت بکەیت بەڵام بە کوواڵەتێکی باشتر بە چیرۆکێکی تۆزە کورتتر و بە کارکتەرێکی جیاوازی سپایدەرمان کە ناوی ماز مۆراڵسە کارکتەر ڕەشپێستەکەی سپایدەرمانی و یەکێکە لە یاری هەر نازدارەکان وەکو یاری یەک تەنیا سپایدەرمان واسێژی هەیە من زۆر عاشقی و یاریەمە بەڕاستی چەند جارێک تەواو کردی لەسەر PlayStation 5 یەکێکە لە یاری نازدارەکان پیسیت هەیە ئەو یاری تاقیکەوە 100% جەماعەتی نیتندۆ سویچی یاریی نوێیان لە بۆ بڵاو دەکرێتەوە بە ناوی پۆکیمۆن سکارلت هەرچەندە یاری پۆکیمۆنی هەم ساڵی سەمپڵشی بڵاو دەکرێتەوە لەوانێ هەمووتان نەتان $6 پێ بدەن بەڵام ئەو یاریی نوێی پۆکیمۆنە 77% لە مێتاکریتیک پێدرێن دەڵێن یاریی خۆشە
باشترین یاری پۆکیمۆن نییە بەڵام یاریی مدعەیە ئەو کەسانی حەزیان لە پۆکیمۆن یاری Five Nights at Freddy's Security Breach لە کۆتای دەدێتە سەر ئێکسبۆکسی ئەکسکلوسیڤی پلەیستیشنی بوو تاوەکو ئێستا حالیان لەسەر ئێکسبۆکسی وەروە PC ئەوانە بەردەستن ئەو کەسانی حەزیان لە یاریەکانی Five Nights Freddyە کە یاری ترسناکەن بەڵام ئەوەیان Security Breach تۆزە گەیمپڵێکی جیاوازترە لە سەرزەم یاریەکانی Five Nights at Freddy's ئەویان چێژی هەیە لە بەخۆتان تاقیکەنەوە گەر ئێکسبۆکس یان پیستان لە سی ئەو مانگە یارشی دیکەی تایبەتی ئێکسبۆکس هەرچەندە ئی خۆی نییە بەڵام بە ئێکسکلوسیڤ بە شێوەیەکی کاتی لەسەر ئێکسبۆکس و PC بەردەست دەبی ئەویش یاری Warhammer 40,000 Darktide یەکەم جارە من یارێکی Warhammer 40,000 ببینم کەەوە کامری کەسی یەکەمی تەقەکەربی کە زۆر سەرنجاشێش دیارە و لەسەر گەیم پاس لە ڕۆژێکم بەردەست دەبی کەواتە دەتوانی پارەی پێ نەدەی و بە خۆڕای لە بۆ خۆت تاقیکەیتەوە لە سی ئەو مانگە بەردەست دەبی باسی ئەوم کرد Dark Pictures یاریشی نوێی خۆیان ئاشرا کرد عادەتیانە کە یاریشی خۆیان بڵاو دەکەنەوە یاری داهاتویان ئاشرا دەکەن ترێلێکیان بڵاو کردەوە بە ناوی Directive 8020 یاخود 8020 ئەوە یاری نوێیەکێتیان بەڵام ئەو جارە تۆزێک چیرۆ کوشتەکان گۆڕی چکە باسمان کردکەوە لە Devil in Me دوای یاری ئەو جۆرە ستایلە دەبی لە Dark Pictures بەڵام ئێستا حالیان دەستیان بە زنجیرێکی دیکە دەکەن هەر ناوجی های Dark Pictures بەڵام ئەو جارە Sci-Fi واتە خەیاڵی زانستیە دەبینین کە ترێلەکان تۆزە خەیاڵی زانستیە دەرەوەی بۆشایی ئاسمانی تێدایە بۆشایی ئاسمانە و دەرەوەی زەویە یارش ترسناکە بێگومان هەر مەتەڵ لەوی و هەڵهێنانی مەتەڵەکان و هەروەها کارکتەر گەورەترین چیرۆشی یاریەکە دەبن کەەوە چۆن کارکتەرەکان بە زیندوی بێڵی و هەمان ستایل دەبی بەڵام بزە نازان چیرۆکە بزە باسی چەکە لە برەوەی تەنیا تیزەرێکمان هەیە 2020 نازان کی بڵاو دەکرێت پێم وابی ساڵی داهاتوو ئەگەر کۆتایی ساڵی داهاتووش نەبێت چواردەی مانجی 12 یاری Witcher 3 ئەپدەیتە نوێیەکی لەبوو بەردەست دەبی لەسەر PlayStation 5 Xbox Series بە کواڵیتی نوێ بەردەست دەبی و چەندین کەلوپەل و تەرتیبات و شتەی یاریەکەش بە خۆڕایی هەر هەمووی بەردەستن هەمویان ئەپگرید دەکرێنەوە و سەرجەم DLCەکانی کە لەگەڵ Witcher 3 Complete Edition ئەوانیش ئەپگرید دەکرێنەوە بە خۆڕایی لە بۆ ئەو گەیمەرانە بەردەست دەبن کەەوە یاریەکەیان هەیە بۆ من یاریەکەم بە Complete Edition هەیە واتە هەموو DLC شتەکانیشم هەیە بە ئەپگرید دەکرێتەوە لە بەم دەکرێتە 4K 60 فریم و هەندێک شتیش دەستکاری دەکەن بەڵام بزەبت نازانین وردەکاری دەستکاریکردنەکان چی دەبی ئەبڵا 4K 60 فریم ئەوە وعدێشی CD Projekt Red لە چاردەی 12 لە ڕێگەی ئەپدێتێکی بە خۆڕایی بەردەست دەبی Witcher 3 گەورەترین هەواڵی هەفتەیەش بێگومان جگە لە زیاریەکان ئێستا باسییان دەکەین Game Awards خەڵاتەکانی یاری ساڵە ئاشکراکریان یاری God of War Ragnarok لە بۆ 10 خەڵات کاندید کرایە Elden Ring لە بۆ 7 خەڵات Horizon Forbidden West لە بۆ 7 خەڵات Stray لە بۆ 6 خەڵات کە یەکجار دڵم پێی خۆشە A Plague Tale Requiem لە بۆ 5 خەڵات کە زۆر دڵم پێی خۆشە Call of Duty Modern Warfare 2 لە بۆ 3 خەڵات Immortality لە بۆ 3 خەڵات Neon White لە بۆ 3 خەڵات Sifu 3 خەڵات Tunic 3 خەڵات Xenoblade Chronicle 3 3 خەڵات وەروە لیستی ئەو یاریانەش ئاشکراکەن کەوا زۆر گەیمەران چاوەڕوانیان دەکەن لە Final Fantasy 16 Hogwarts Legacy Resident Evil 4 Starfield The Legend of Zelda Tears of the Kingdom بێگومان گەورەترین شتیش کە هەمووان چاوەڕێ دەکەین خەڵاتی یاری ساڵە کە دەکرێت بڵێن باشترین یاری ساڵ دەکرێت بڵێن یاری ساڵیش هەردووشی هەر گونجاوە بێست گەیمە لەگەڵ Game of the Year هیچ جیاوازی نیە زۆر زیاتر کۆمنتی خەڵک دەبستن ژیر ئەوە خەڵاتی یاری ساڵە نەک باشترین یاری ساڵ so what's the point باشترین یاری ساڵە بۆیە دەبتە یاری ساڵ هیچ فەرقی نییە مهم هەرێکە لە یاریەکانی A Plague Tale Requiem کە زۆر دڵخۆشم لەو خەڵاتەیە کە بەڕاستی ڕێزدێنانێکی گەورەیە کاندید بکرێ Elden Ring God of War Ragnarok Horizon Forbidden West Stray Xenoblade Chronicle 3 بێگومان گەورەترین دوو یاری کە چێبەرچێکی گەورە دەکەن God of War Ragnarok لەگەڵ Elden Ring لەلایەن From Software و Bandai Namcoە God of War Ragnarok لەلایەن Sony Santa Monica و SIە ئەو دوو یاریە بێگومان گەورەترین چێبەرچێ دەکەن جا من ڤیدیۆی شتایبەت مەسەری دروست کردیە کەەوە دەنگ بە سەرجەم کاتەگۆریەکان دەدەم بە بڕای خۆم دەتوانم بینەری و ڤیدیۆیە بن لە ئێرۆ تامەدە دەکەوت کە دەنگم بەچێ دەیامە دەنگم بە God of War Ragnarokدا بە بڕای من ئەوە یاری ساڵی منە بەڵام دەکرێت Elden Ringش هەر هەماشە یاری ساڵی من بێت لەبەرەوەی هەردوو یاری پێم وانە یەکەچیان لە یەکەچیان بەقوەتر بی پێم وانی هاوشانن چۆن لە 2010 God of War لەگەڵ Red Dead Redemption 2 هاوشان بوو بەڵام God of War بردی خەڵاتەکە ئەو ساڵ ئایا هەمان شت دەکرێت ناکرێت چاڕوان دەبێت لە مانجی 12
لە 12 خەڵاتەکان دابش دەکرێت. بینە سەر PlayStation 5 Slim پێشترێت چەند جارێک باسم کردی بەڵام ئێستا دووبارە ئەو خەبەرێت دووبارە نوێ بیتەوە بەپەی دەنگ و راپۆرتێکی نوێبی دەڵێن PlayStation 5 یاخود ڤێرژنی سلیمەکەی لە 2023 ئاشکرا دەکرێت و لە پاییزی 2026 بڵاو دەکرێتەوە. دەڵێن سۆنی لە ئێستاوە خەریکی دووبارە ڕیدیزاینە ئەتە دووبارە کۆنسۆڵەکە دیزاین دەکاتەوە بە قەبارەیەکی بچووکتر بە چیپێکی بچووکتر بەڵام هەمان هێز و توانای هەبی هیچ جیاوازی نەبی لەگەڵ هێز و توانە و ئافیچەرەکانی PlayStation 5 تەنیا لەبەر ئەوەی کەوا نرخەکەی دابەزی وەروەها نرخی گواستنەوەشی کاتەکە تۆ قەبارە شتێک بچوو دەکەوە گواستنەوەی بە تیارە و بە فڕۆکە یاخود بە لەم و بە باخیرە ئۆشتانە گواستنەوەی هەرزانترا دەوسی لە بۆ کۆمپانیا وەروە لە بۆ گەیمەران بەڵام نازانین ئەوە سۆنی نرخی کۆنسۆڵەکە لە بۆ گەیمەران دادەبەزێنی یاخود نەبەر سۆنی خۆی نرخەکەی بەرز کردەوە $550 ئێستا حالیان لە زۆری لە وڵاتان تەنیا ئەمریکا نەبی. مهم PlayStation 5 Slim هەیە PlayStation 5 Proش لەو هەفتەیە دەنگوی گەورەی لەسەر بڵاو کرا ئەرسەندە باوەڕ ناکەم PlayStation 5 Pro هەتا 2024 یا 25 بیبینین لەبەرەوەی هێشتا گەیمەرەکی زۆر دەستی بە پلی 5 نەگەیشتە و چ دەکات لە بۆ پڕۆی مەگەر بیکاتە 8K 60 فریم کە پاوەڕ ناکەمەشتە مەحاڵە یان بیکاتە 4K 60 فریم ڕاستەقینە واتە داینامیکەکەی لابدە وەروە فیدڵەتی زۆر بەرزکاتەوە بەڵام ئەو کاتی PlayStation 6 چ لێ دەکەی یعنی ئەو کاتێک کە PlayStation 5 Pro بڵاو دەکرێتەوە پێم وایە ئەو کاتێکەوە سۆنی دەبی PlayStation 6 بڵاو کاتەوە پێم وانی ئەو ماسواتانە لە پلەی 5 Proی خەسار بکرێت پێم وابێ ئەو ماسوان دەستە PlayStation 6 لەوانەیە ئەو ساڵ نەیبینین یاخود لەو جەنەڕیشنە PlayStation 5 Pro نەبینین من باوەڕ ناکەم PlayStation 5 Pro ببینین ئەگە ببینیم زۆر سپرایزە بەڕاستی بەڵام PlayStation 5 Slim بێگومان دەیبینین و دەڵێن سۆنی بە فەرمی ناوی لێنانێ PlayStation 5 Slim بێگومان سۆنی ناوی سلیمی لە هیچ کۆنسۆڵێکی خۆینە نایە بە فەرمی ئەگەر تەمشای ناو ستۆری PlayStation بکەی ئەمە پێی دەڵێن PlayStation 4 فاتمان هەیە PlayStation 4 سلیمان هەیە PlayStation 4 پرۆمان هەیە تەنیا سۆنی دەڵە PlayStation 4 لەگەر پرۆ واتە سلیم وشەی سلیم تەنیا میدیاکان و ئێمە گەیمەرانی یوتیوبەران بەکاردین لەگەڵ سۆنی بەخۆی ئەو ناو بەکارنێنین سۆنی لەوانەیە ڤیدیۆیەک بڵاو کاتەوە PlayStation 5 نوێیەکە کە خەبارەی بچووکترە دیزاینیشی تۆزێک جیاوازترە ئاشای بکە لەوانێ بە هەمان نرخ بڵای بکاتەوە لە بازار کە پێشبینی دەکرێت شوێنی دیسکی نەبی detachable disk drive بی شوێنی دیسکی نییە واتە شوێنی بلوڕێەکەی نییە گەیمەر دەبی بەجیا ئەگەر بیوێت دەتوانین لەبەوە بکڕین بەڵام بەو شێوازە نرخی کۆنسۆڵەکە زۆر هەرزان دەبی هەر قسەکردن لەسەر کۆنسۆڵی نوێ فیل سپنسەر باسی شتێکی کرد وەروە چەند ماوەیەک پێشتر وێنەیەکی بڵاو کردەوە کە لە لای گەیمەران جێگی سەرنج بوو ئەو هەفتێک فیل سپنسەر باسی چی کرد باسی کۆنسۆڵەکی کرد کە قەبارەیەکی زۆر بچوکی هەبی نرخەکەشی لە 100 بۆ $129 یا $130 بی ئەو کۆنسۆڵە هیچ تێدا نییە تەنیا جۆرە چیپێکی تێدایە کەوا دەکە دەتوانێت بە کەمترین ئینتەرنێت باشترین ڤیددیۆ پەخش بکە یاخود گەیم پەخش بکە بە کەمترین لیتنسی واتە کاتەکە دوگمەی X دادەگری یان دوگمەی A دادەگری بە خێرایی بگوازرێتەوە لە بۆ کۆنسۆڵەکەش بیگوازێتەوە لە بۆ ئینتەرنێت بیگواز و سێڤەریش دووبارە بە هەمان شێواز بهێنیتەوە بە خێرایی ئەو کۆنسۆڵە تایبەت دەی بە کلااوت واتە پێویستی بە CD و تەرتیبات و هێز و تەوانەوە ئەو شتانە نییە پەیوەندی بە کلااودی هەیە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە ڕێگەی ئینتەرنێت بەبێت داوڵۆندکردن یەکسەر یاریەکان دەتوانی ئەنجام بدەیت نرخەکەشی لە نێوان 100 بۆ $130 دەی بە قسەی فیل سپنسەری ئەسەرۆشین بێگومان بەشی گەیمینگە لە ناو مایکرۆسۆفت کە بە ئێکسبۆکس دەناسرێ هەرچەندە فیل سپنسەر دەڵێ ماوەیەکی زۆرمان ماوە ئەو پرۆژەیە بکەینە ڕاستی بەڵام لە ئێستاوە ئێمە کاری سەر دەکەین و لە چەند هەفتەی ڕابردوش سپنسەر ئەو وێنەی بڵاو کردەوە کە لەسەر شێڵفەکەی خۆی لەسەر ڕەفەکانی ئەکسبۆکس سیریسێکی ئێسی زۆر بچوچ تێدا کە بە لێستاوە پێمان وایە ئەوە قەبارەکە و شێوەکەی دەبیتن ئەو ئەکسبۆکسە نوێ کە باسی دەکەم من پێم وایە ئەو ئەکسبۆکسە نوێ لە ساڵی داهاتوو 100% ئاشرا دەکرێت و بڵاو دەکرێتەوە لە بەرەوەی ساڵی داهاتوو بەڕاستی ساڵی ئەکسبۆکس دەبی لە بەرەوەی تۆنێک یاری تایبەتیان دەبی و تۆنێک زانیاری نوێژ دەبی لەسەر بەرهەم و داهاتوی خۆیان بڵاو بکەنەوە بینە سەر یاری جۆن ویک کە یاریێکی زەبەلاح و گەورە بە قسەی لاینزگەیت بی ئەو ستودیوی کە فیلمەکانی جۆن ویک دروست دەکات دەڵێ دەمانێت دروستی بکەین لە چاوپێکەوتنێکی نوێ یەکێ لە کارمەندە گرنگەکان یاخود پێیان دەوترێت ئەگزیکتیڤ ئەو کەسانی کەەوە بڕیاریان بەدەستە لە ناو ستودیو لاینزگەیت دەڵێ زۆر حەز دەکەین یاریی تریپل ئەی واتە هاوشێوەی گادۆڤار و هەیڵە و فۆرزا ئەوانە یاری زەبەلاح و گەورە لە جیهانی جۆن ویک دروست بکەن
و لێ ئێستاوە گەیمەران یەکسەر لە تویتەر و سوشال میدیا ئەو هەواڵیان زۆر زاق کردەوە زۆر گەورە کرد بدانەوێ کیانۆ ریڤز ڕۆڵی بە دەنگ و وەروە بە فەیسیش ڕۆڵی کارکتەری جۆن ویک بجێڕی هیوادارم یاریەکە لە ناو جیهانی جۆن ویک نەبی کارکتەری جۆن ویک خۆی بی و حەزی ناکەم باسی ڕابرتوی جۆن ویک بکە کە منداڵی چی کردی ئەو شتانە بەڵکو باسی ئێستا بکە چۆن ڕوبەڕیامتەوە بگومان ئەگە یاریەکە جۆن ویک بی حەز دەکەم لە شێوازی ماکس پین بی ها ماکس پین تانە بی دەتوانی کات خاوکەیەوە لە کاتی گول لە تەقان و ئەو شتانە و کامێری کەسی سێم بی جۆن ویک لەو ستایڵی کەماومێن ئەکیدم ملیۆنان و ملیۆنان و ملیۆنان کۆپیلی دەفرۆشی و گەیم دنیا گەیم بەڕاستی گەرم دەکات لە 2016 بوو پێم وابی یەکەم ترەیلەری بڵاوکرا دێد ئایلند 2 گوتیان بڵاو دەکرێتە تاوە کەسە بڵاو نەکراوە ئەو ساڵ ئاشراکرێتەوە لە مانچ 2 ساڵشکە بڵاو دەکرێتەوە دووبارە دواخراوە یاریە کە چەندین جارە دوا بخرێ بەڵام ئەو جارە ستودیۆیەکە بە فەرمی دەڵێ ئۆکەی دواخرانەکە زۆر نییە هادە بنەوە لە جیاتی مانجی 2 لە مانجی 4 بڵاوی دەکەنەوە میش وتم زۆر سپاس دەبێت بەڕاستی لە مانجی 2 سەرجەم یاریەکانی سەرجەم نا بەڵام زۆرینی هەر زۆر یاریەکانی 2023 لە مانجی 2 بڵاو دەکرێنەوە کەمان مانجی 2 تۆنە یاریکێدا بڵاو دەکرێتەوە تەنیا هاگوەرتس بەسە لە مانجی 2 بەڕاستی یاریەکانی دیکە هیچ پێویست ناکە لەو مانگەی بن هەمووی دابەشنە مانکین کە ئەو ساڵ بینیمان لە مانجی 5ەوە تا مانجی 9 یاری گەورەمان نەبوو زۆر ناخۆش بوو ئەو ماوەیە ئەو مودەیە تا مانجی 10 تقریبان هیوادارم ئەو یاریانە تۆزێک مەسافە بدەنە یەکتری هەموو یاریەکان لە مانجی 2 نەبی و ئەو یاریە دێلاڵەن 2 لە مانجی 2 ناوی کە دڵم پێی خۆشە یوبیسۆفت بە فەرمی چەند کۆنسپت ئارتێکی بۆ یاری سپلینتر سێل ریمیکی ئاشکرا کرد کە لە مێژە باسی دەکەین لە چەناڵ کە وەک خۆم زۆر حەز دەکەمەوە یاریە ببینم لەبەرەوەی سپلینتر سێل کاتی خۆی دەستپێکی یاریە ستێڵتەکان بوو ستێڵت وەکو یاریەکانی هیچمان دەبی بە دەنجی کوشتنەکانی خۆ دەنجام بدەی و لەگەڵ ئەوەش چیرۆکەش سەرنجڕاکێشی هەبی وەکو یەکێکە لە ژانڕێیەکانی یاری سیخوڕی چەند کۆنسپتێکیان بڵاو کردەوە کۆنسپتەکان زۆر جوانن بە تایبەتیش لە ڕووی مەسەرەن ڤیژوەڵەوە چەندەوە کۆنسپتە یاریەکە بەو شێوازە نابی بەڵام یوبیسۆفت دەڵێ بەو شێوازە دەبی ستایلەکەی شتەکان دەبینین کەەوە کارکتەری سپلینتر سێل لەکوێ ڕاوەستایە و دەیەوێت چی بکات و ئەو شتانە زۆر چاوەڕوانی ئەو یاریەمە بەڵام باوەڕ ناکەم بۆ شێوەکی زوو بڵاو بکرێتەوە لەبەری تازام کۆنسپت ئارت کۆنسپت ئارتەلەوانەی کۆمبی بەڵام تازە بڵاوی کەناو میهیم کاتێکی زۆری پێ بلایکمی 3 ساڵی دیکەی پێویستە و یاریە تاوەکو بە فەرمی بیبینی ئۆکەی ئەو هەفتەی ڕۆکستار یاخود کارمەندێکی پێش ڕۆکستاری شتێکی سەیری بڵاو کردەوە وتی کاتی خۆی ئێمە لەگەڵ ئێمێنێم و لەگەڵ ستافی ئێمێنێم و ستافی ڕۆکستاری لە گفتوگۆ بین لە ئەوەی فیلمێکی جیهانی GTA دروست بکەین بەڵام ئێمێنێمی تێداوی یاخود ئێمێنێم کارکتەر و پاڵەوانی سەرنجی بین بەڵام ستودیۆ ڕۆکستار وتی نەخێت ڕازینە ئەو چیرۆکە دەگەڕێتەوە بۆ کاتی یاری GTA 3 کاتەکە یاری GTA 3 بڵاو کرایەوە یەکێک بە ناوی بەگزی مۆڕلۆن کە پۆدکاستێکی هەیە لە یوتیوب و سپۆتفای ئەوانە مقابلەی چەند کەسێکی کرد یەک لەو کەسانە بە ناوی کەرک ئێوینگە کە کاتی خۆی لە بۆ ڕۆکستاری کاری کردیەوە شتانە دەڵێ باسی ڕابردووی کرد باسی مێژووی کرد یەک لە قسەکانش هاتنە سەر GTA و فیلم وتی کاتی خۆی لەگەڵ ستافی ئێمێنێمی بووین لە شوێنێک ستافی ئێمێنێمی یاخود مانەجەری ئێمێنێمی پێی وتم حەز دەکەین یاخود کە ئێمێنێم بەخۆی حەز بە یاریەکانی GTA دەکە حەز دەکەین فیلمێک دروست بکەین لەسەر یاری GTA بە تایبەتی کاتەکە GTA 3 بڵاو کرایەوە ڕۆکستار بە تەواوەتی تەقیەوە کارکتەری سەرچێکەش بە Eminem بێ پێم وابی ئەو وەختەیە کەوا 50 سنتیش خەریکی یاری دروست کردن بوو لەسەر PlayStation 2 ڕۆکستار بەداخەوە لەسەر قسەکەی Eminem مۆشتان ڕازی نەبوو وتی نەخێر بەڵام بینە پەرساوتان ڕاپەرێکی وەکو Eminemی پاڵاوان بی لە ناو یاریشی GTA هەیە ئەوکو یاریەکەی 50 سنت بەڕاستی 50 سنت بەشێکەکەی زۆر خۆشە بەشی دەمی زۆر بۆ شێوازنەوە بەڵام بەشێکەکەی متێژ زۆر خۆشی هەیە حەز دەکەم ڕۆژان لە یونیڤرسیتی دیکە لە گردوونێکی جیاوازی دیکە شتێکی لەو بابەتە ببینە بینە سەر مۆزوعی فیل سپێنسەر و کال ئۆف دیوتی پلەیستیشن و ئاکتیڤیژن و بلیزارد و کڕینەوە ئەو شتانە دوایین قسە ئۆکێ مایکرۆسۆفت کێشەی گەورەی هەیە لە ئەوروپای لە هەفتەکانی ڕابش بۆم باسکردن بەڵام دوایین ئەپدەیت ئەوەیە کەوا فیل سپێنسەر دووبارە دووپاتی کردەوە وتی کاکە با بەیەکجاری ئەو مۆزوعە کۆتایی پێبینین وتی ئۆکەی ئەمە ناڵێم هەتایە یاریەکانی کال ئۆف دیوتی دەدەینە پلەیستیشنی وتی وشەی هەتا یاخود فۆرێڤەر بەڕاستی وشەیەکی بێمانەیە قسەکەشی تەواوە معنای نییە لێستاوە خۆت خفل دەی لە بۆ هەتا لەبەرەوەی دنیا دەگۆڕێم بەڵام فیل سپێنسەر وتی دەتوانین عەقدێکی دوورخایەن لەگەڵ پلەیستیشنی ئەنجام بدەین تاوەکو یاریەکانی کال ئۆف دیوتی لەسەر پلەیستیشنی لە داهاتوو هەر بڵاو بکرێنەوە
ئێستا دەتوانین بڵین تۆپەکە گەیشتە ساحای پلەیستیشنی کە وەڵامی ئەوان چ دەبی هەرچەندەمان لەوانەیە جێمان لە هەواڵەکەی پلەیستیشنی نەبی وەڵامەکەیان نەبی لەوانەیە ئەوان لە ژێرەوە ڕێککەوتن لەگەڵ ئێکسبۆکس بکەن بەڵام مهم فیل سپێنسەر بەدڵەکی گەورەوە لەبەرەوەی جەماعەتی ئەوروپیەکان لە خۆی ڕازی بکە وتی ئەمە ئامادەی نەعەقدێکی دوورخایەن درێژخایەن لەوانە دەیان ساڵبی لەگە پلەیستیشنی ئەنجام بدەین یاریەکانی کۆڵ ئۆف دیوتی کاتێک کە بوونە موڵکی مایکرۆسۆفتی لەسەر پلەیستیشنیش هەبڵاوی بکەینەوە فیل سپێنسەر وتی ئێمە حەز دەکەین کۆڵ ئۆف دیوتی وەکو ماینکرافت لێ بکەین لە هەموو پلاتفۆرمەکان بەردەستی بخەین ئەوە نوێترین قسەیە کاتی خۆشین نازانم لۆ لە کاتی خۆی لەگەڵ جیمڕایانی سەرۆکی پلەیستیشنی باسی 3 ساڵی کردو ئەو کێشە گەورەی دروست کرد ئەو کاتی بوو بیکرد بە 10 ساڵ ئەو کێشەی ئێستا حالیان دروست نەبوو لەوانەیە ڕێکەوت نەکەش سریعتر ئەنجام درا ئەگەیمەران کاکە لە بۆ خۆیان لە خۆیان یاریەکانی کاڵ ئۆف دیوتیان بە خۆڕای هێستا گەیم پاسی بەدەست دەخستاوەکو ئێستا چاوەڕێ بین ساڵی داهاتوو عەقدەکە ئەکیدم ئەنجام دەدرێ و باوەڕ ناکەم شکست بینی ساڵچکە یاریەکانی کاڵ ئۆف دیوتی دێتە سەر گەیم پاسی 100% هەر فیل سپێنسەر لەو مقابلەی لەگەر نیویۆرک تایمز بوو بزانیان LA تایمز شتێکی لە بابەتە بوو قسەیەکی سەیری کرد وتی کاتی خۆی کاتێکەوە یاری مایکرۆسۆفت فلای سیمولیتەر لە سەرەتای بەرهەمهێنانی بوو دەڵێ هاتنە لام جەماعەتی پەرەپێدەرەکان ڤیدیۆیەکیان پێ نیشاندام زۆر سەرنجی ڕاکێشام وەکو ڤیدیۆ بەڵام پێیان وتم ئەوە ڤیدیۆ نییە ئەوە گرافیکی یاریەکە لە ریل تایمە واتە گەیمەر بەو ڤێرژنەی یاری دەکات نەک ڤیدیۆیەکبی دروست کراوی وەکو ڤیدیۆ پلەی بکەین بەڵکو ئەو گرافیکە لەسەر کۆنسۆڵی ئێکسبۆکس دەتوانین ئەنجام بدەین وتم no effing way واتە مەحاڵەشتی وە ئەنجام بدرێت فیل سپێنسەر وتی چاوەکانم باوەڕێن دەکردکەوە کۆنسۆڵ بتوانانی ئەو گرافیکە دروست بکە بە شێوەی ریل تایم لە کاتی ڕاستە و خۆ دەڵێ زۆر سوپرایزی کردم و فلای سیمولیتەریش منیش چەندین ڤیدیۆم لەسەری هەیە کە یەکێکە لە یاری زۆر نازدارەکانی ئێکسکلوسیڤەکانی ئێکسبۆکس ئەگەر نەت کردی و ئێکسبۆکس تێ تکایە مایکرۆسۆفت فلای سیمولیتەر تاقیکەنەوە وڵاتەکانی سەرزەوی تێدا دەتوانی گەشتیانە بە بکەی بە تیارە شتێکی زۆر نازدار پلەیستیشن VR2 پری-ئۆردەرەکان دەستی پێکرد و نرخی یاریەک تایبەتەکانی پلەیستیشنیش ئاشکراکردن کە نرخەکەیان زۆر هەرزانیە نرخی هەر یاریەک لەسەر ئەو کۆنسۆڵی گران دەبی و نرخی یاریێکی وەکو هۆرایزن کۆڵ ئۆف دە ماونتن کە یاریشی تایبەتی گۆڕۆلا گەیمسە لەو سۆنیە لەسەر ئەو کۆنسۆڵی یاخود ئەو VR نرخی $60 کە زۆرە پێم وابی $30 باشتر بوو بەڵام میم نرخەکە $60 پلەیستیشن VR2 بڕیارە لە مانجی دوو بڵاو بکرێتەوە پری-ئۆردەرەکان بە شێوەی invite only ئێستا حالیان بەردەستە کەسانی حەزانێ بە خوێنتان پری-ئۆردەر بکەن بە $550 ڕێی بەڵام پلەیستیشن 5 ویشت هەبی ئایژە 550 واتە 1000 واتە 11 وەرەقە سەر ڕادەوەسی ئەگەر بە $550 پلەیستیشن 5 لە کوردستان هەبێ پێیابی اوكي بين صار جورتين هواڵی ئەو هەفتەیە لە بۆ جەماعەتی گاروارێ مقابلەیەکی گەورەیان کرد لەگەڵ LA تایمز یەکێکە لە ڕۆژنامە هەرزە بە لە حەکانی ئەمریکای هەردوو دەرهێنەر کۆڕی باڕۆگ و ئێرک ویلیامز لەگەڵ ستافی یاری گارەڤان ڕاگنەڕۆکی یاخود تۆپەکانیان نەفەرە مهمەکان لە مقابلەکەیدا باسی بەرهەمهێنانی گارەڤان ڕاگنەڕۆک و کاریگەری لەسەر ستودیۆ سانتا مۆنیکا و هەروەها باسی داهاتوویان کرد پێم سەیرە ئەگە مقابلەکەی بە تەواوەتی بخینەوە یاخود جێل ڕابگرن بە پۆدکاستەیە دوو قسەی جیاواز دەکەن یەکەمیان کۆری باڕۆک دەڵێ ئێمە حەز دەکەین شتی جیاوازتر لە جیهانی گادۆڤوار تاقی بکەینەوە و دەرێت لە ئێستاوەش خەریکین بێگومان پێشترش دەنگۆیەک هەبوو کەوا ستودیۆ سانتا مۆنیکا خەریکی یاریشی خەیاڵی زانستینە و کۆری باڕۆک سەرپەرشتی ئەو یاریە دەکات بەڵام نەمانزانی ئایا کاریدرنین لە بۆ دەکەی یاخود نا بەڵام کۆری سەرپەرشتی ئەوە کۆری باڕۆک چێ ئەگەنای ناسن گادۆڤاری 2010 کاریدرنین لە بۆ کردیە و گادۆڤوار 2 کلاسیکشی دروست کردی و کاریدرنین لە بۆ کردیە بەڵام ئێرک ویلیام دەرهێنەری گادۆڤوار ڕاگنەڕۆکی جیاوازتر قسەی کرد وتی من خۆم یەکلا کردەوە لە ستودیۆ سانتا مۆنیکا من هەتا لەو ستودیۆ ما بم تەنیا کار لەسەر زنجیریاری گادۆڤواری دەکەم مە لە داهاتووش هەروە دەری جا بەشێکی زۆر لە گەیمەرانە قسەی ئێریچیان زەقتر کردەوە کەوا ستودیۆ سانتا مۆنیکا لە ئێستاوە کار لەسەر یاری داهاتووی گادۆڤار دەکەن و ئێریک هەر بەردەوام دەبی لەو بەرهەمهێنانە من بە بڕای من هەردوو قسە تەواوە بەڵام باوەڕ ناکەم یاری داهاتوویان گادۆڤار بی لەوانەیە دوو یاری لە یەک کاتدا بەرهەم بینین هاوشەوی ستودیۆیەکانی دیکە بۆ نایتی دۆگ ئێستا خەرجی 3 یاریە سانتا مۆنیکا لەوانەیە بیکاتە 2 یاری لێ کاتدا ئینسۆمنیا خەریکی 2 یاریە وڵڤرین و سپایدەرمان
پێم وایە سانتا مۆنیکاش ئێستا قەبارەکەی زۆر گەورە بە پێم وایە دەتوانن دو یاری لێکاتدا بەرهەم بینن بە جیاوازەکەیان ساڵێک دو ساڵبی بەڵام دو یاری پێکەوە لە بەرهەمهێنان بن پرۆداکشنی دو یاری دەست پێ بکەن من وەکو خۆم کە گارەوە ڕاگنەڕۆکم تەواو کرد هەستم بەوە نەکردکەوە چیرۆکەکی دیکە لەو جیهانە مابی دەبەرەوەی نەنۆرس مەثالۆجی ئەو جارە کۆتایی هات خلاص گارۆڤار لەوێ نابینینەوە بەڵام یاری داهاتوو حەز دەکەم کۆڕی وەروەها ئێریک پێکەوە کاردرهێنانی لە بۆ بکەن بەرەوەی ئێرک ویلیام لە ڕووی گەیم پڵەی تۆپڵ کابرەیە یعنی کات خۆشی لە یاریەکانی گادۆڤاری زۆربەی کات ڕۆڵی ئەوەی جێڕایە کە چۆن گەیم پڵەی یاریەکان دروست دەکرێن کۆڕی باڕۆک لە ڕووی چیرۆکەوە کارەساتە و کابرەیە یعنی دەستی هەیە لە نووسینی سەرجەم حیوارەکانی ئەو دو یاری گادۆڤاری پێشترێش هەردووچیان بێکەوە کار لەسەر یاریێکی گادۆڤارکەن لە مصری کۆن نازدار دەی بەڕاستی بەڵام چۆن دەیگەنە چۆن دوو کارکتەرەکەی لەک دوو کاربی چەندی کارکتەری نۆرسی چۆن دەگوازیەوە مصر ئەو چیرۆکە چۆن چۆندێکی نازانم بەس مهم زۆر نازدار دەبی وە چاوەڕوانیشم لەوانەیە ئەو پەڕی دو ساڵی دیکەشتەشیان لەسەر بزانین هەر لە هەواڵەکانی گارۆڤار ڕاگنەڕۆکی هێشتا نازانین بەزدی چەندی لێفرۆشەیە بەڵام لە بەریتانیای یاری گارۆڤار ڕاگنەڕۆک لە پاش فیفای دووەم پڕفرۆشتین یاری وە لەو کاتێک کە بڵاو دەکرێتەوە ئەتە بیگست ئۆپنینجی هەیە بیگست سێلسی هەیە لە ڕۆژی یەکەم کە بڵاو دەکرێتەوە لە چارتی هاتە یەکەم و لە ژمارە فرۆشش لە پاش فیفا 23 کە فیفا بێگمان بەریتانیا تۆپانەی جەماعەت حەزیان لێ بەس مهم گارۆڤار ڕاگنەڕۆک لە ئێلدن ڕینگ و هۆرایزن و سەرجەم کاڵ تەنانەت کاڵ ئۆف دیوتی مۆدرن وارفێریش زیاتر فرۆشەیە لە ڕۆژی یەکەم ئالیاری گارۆڤار ڕاگنەڕۆکی ئێستا حالیان بەداخەوە دوو مۆدی زۆر باش بەردەست نییە یەکەچیان فۆتۆ مۆد کە پێم ناخۆشە بەردەست نییە دووەمیشیان نیو گەیم پڵس کە من حەز دەکەم بەڕاستی سەر سفرۆ دەست پێکەمەوە بەڵام نامەوێت پرۆگرێشنی کارکتەرەکەم لەدەست بدەم واتە قووەتی کارکتەرەکەم لەدەست بدەم تاوەکو ئێستا ئەوانە نینە و بە ئەبدەیت دەبی لە داهاتوو زیاد بکرێت بەڵام لە تویتەر و لە یوتیوبی چەند ڤیدیۆیەک زەی پێکراکەوە باسی فۆتۆ مۆد لەناو گارۆڤار ڕاگنەڕۆکی دەکات و تقریباً وەکو گارۆڤاری 2018 دەتوانانی دەستکاری کارکتەرێکی دوونچاوی کارکتەرەکە و فەیس و ئەشتانیان بکەی وەروە کامێرەش بە ئارەزوی خۆت بجوڵێنی وە چەندین ئۆپشنت هەیە لە بۆ گرتنی سکرینشۆتێکی زۆر نازدار کە ئەمن بەخۆم زۆرم حەز دەیە لە تویتەری فۆڵۆم بکەن بەردەوام سکرینشۆت یاریەکان لێ بڵاو دەکەنەوە هەر قسەکردن لەسەر گارۆڤار ڕاگنەڕۆکی ئەوڕێن خۆشەویستم تڕێلێرێک بڵاو کرایەوە بە ڤێژنی پلەیستێشن 1 لەسەر یاری گارۆڤاری 2022 ببینن زۆر سەرنجڕات کێشە پیکسڵەکان تەرتیباتەکان زۆر جوان دروست کرێتەوە دڵم پێ خۆش دەبی کەشتیوا دەبینم گەیمەران دروستی دەکەن بەڕاستی بەڕاست سانتا مۆنیکا ڤیدیۆکی 11 خولەکی بڵاو کردەوە لەسەر کاراکتەری کرەیتۆسی کە کریستۆفەر جاج ڕۆڵی کرەیتۆسی لە گارۆڤار ڕاگنەڕۆکی دەجێڕی باسی چیرۆکی خۆی دەکات چۆن ڕۆڵ و دەنجی ئەو کاراکتەری وەرگرتیە و بەردەوامە لێ و قسەی مهمی تێدایە هەندێک دیمەی تێدا زۆر سەرنجڕا کێشە لەسەر بەرهەمهێنانی یاری و کاری دۆبلاشکردنی و کارکتەرانە دۆبلاژ نیە دەتوانین بڵێن نواندنە چکە نواندنیش تێدا ڤیدیۆی سەرنجڕاشەم لە خۆتان سەیری بکەن لە کەناڵی پلەیستێشن بەردەستە ئۆکەی بینە سەر هاگوارتس لێگەسی ڤیدیۆیەکی 50 دقیقەیان لە هەفتەی ڕابردوو بڵاو کردەوە کە وتم کۆنفرانسیان هەیە هەفتەی داهاتوو بۆتان باز دەکەم کە چی تێدایە وا گەیم پڵەیش زۆر سەرنجڕا کێشیان بڵاو کردەوە کە چل خولەکێکە لەو گەیم پڵەی دەتوانانی کاراکتەر لە بۆ خۆت دروست بکەیت کە زۆر یعنی ئۆپشنی گەلە زۆر تێدا لە بۆ دروستکردنی کاراکتەرەکەت لە ڕەنجی پرچە دووچاوە ئەشتە بەیسکەکان بەڵام خۆشەکەی لەوەی دەتوانی یەک لە قوتابخانەکان لە قوتابخانەی هاگوارتسی یەک لە بەشەکان هەڵبژێری جا حەزر لە مەسەرەن ئەمنێک بخۆم عەزم لە گریفندۆریە بۆ من دەچێت لە بەشی گریفندۆر و شتانە مهم چەندین سێکشنت هەیە بەڕاستی هاگوارتس باڵەخانەکە زۆر زەبەلەحە دەچێ خوارەوە لە خوارەوە شتی جیاوازت هەیە دەتوانێت قسە لەگە کاراکتەرەکانی ناو شوێنەکە بکەی ناو قوتابخانەکە بکەی هەندێک لەو هاوڕێیانە یاخود ئەو کاراکتەرانە ساید میشنت پێ دەدەن ئەو ساید میشنانە یاخود ئەرکە لابەلایەنە دەتباتە ناو کوچێکی یاریەکە کەوا لەوانەیە تو بە خۆت نەچی یان چیرۆکی سەرشی نەتباتەوێ بەڵام زانیاری و هەندێک ئەکسپیوت یاخود هەندێک شتت داتێ لەسەر دەوڵەمەندکردنی یاریەکەی و هەندێک شوێنە ئایکۆنیەکانی تێدا هەندێک شوێنی بەناوبانکەی تێکە لە فیلمەکان هەیە لێرە دروست کرایتەوە و شێوازی شەڕکردنەکەمان بینی شوێنێکی تایبەتە بۆ شوێنێکی هەیە تایبەتە لە بۆ یاخود هۆڵێکە تایبەتە لە بۆ تەمرینکردنی ئەو سپێڵانە یاخود ئەو جادوانەی کە فێری بووی لە قوتابخانە لە دەرسەکان لێ دەتوانین لە بۆ خۆت تاقیق بکەیتەوە بەداخەوە زۆر شەڕشتمان نەبینی بەڵام زیاتر جیهانەکەمان بینی کە جیهانی ناو هاگوارتسمان بینی کە زۆر سەرنجڕاکێشە بەڕاستی یاریە ڕۆژ بە ڕۆژ لە پێشچام خۆشتر دەبی
حەز دەکەم سبەنیان زانە بەڵام تا مانجی دوو بێت چاوەڕێ هەفتەی ڕابردوو باسمان کردکەوە لەوانەیە لە سەرەتای ساڵی داهاتوو Battlefield 2042 بێتە سەر ئێکسبۆکسی بەڵام EA گوتی نەخێشتیوانیە لە 22 ئەو مانگەی واتەوە هەفتەی بێتەوە یاری Battlefield 2042 دێتە سەر Game Pass Ultimate لە ڕێگەی EA Play واتاکە Game Pass Ultimate تێ تۆ ئەو یاری بەخۆڕایدە بە خۆت داڵۆن دەکەی ئەسڵەن یاریی زۆر باش نییە بەڵام پێم وایە چەندین ئەپدەیت و مەپدەیتیان کردی وەروا سیزنی سێمیش لە ڕێیە کە زۆر شت دەستکاری دەکەم زۆر شت باشتر دەکەن هیوادارم و من تاوەکو ئێستا یاریەکەم بەڕاستی لە 2 ساعت زیاتر نەکردی هیوادارم بێگومان کە بێت سەگەین باسی دووبارە تاقی دەکەمەوە ئەگەر شایانی ئەوە بوو ڤیددیۆیشی سەدەکەم ئەپدەیتێکی زۆر سەرنجڕاکێش لە بۆ یاری فیفا 23 بڵاو کرایەوە کەوا ئەو یاریزانانەی بەژنیان زۆر درێژە یاخود زۆر بەقوتن بێقوتر کراینەوە بەژنیان ینی کاریگەری بەژنیان کەمتر کرێتەوە لەسەر یاریەکان لە تویتەری لاپتی ڕابردوو تۆزێک شتە هەندێک شتم بینی خەڵک هاشتاجی فیفا 23 بەکاردەهینە نەدەزانی مەسەلەت چییە تاوەکو ڕاگەیان دەڵێ جێمان لە گلەیەکانتانە کە مەسەن کاراکتەرێکی یاخو یاریزانێکی وەکو هالاندی بەهۆی بەژنەکەی و بەهۆی قووەت و پاوەرەکەی مەحاڵە ڕاوەستانی و تۆزێک چۆن دەڵێ نەعەدالەتی لە کاتی چیرۆکی ناو هەر یاریەک دروست دەکە وەرگرتنی تۆپ و شتانە شروتکردن و کارە لێدانەوە شتانە دەڵێ لە ئەپدەیتی ئەو جارە ئەو کێشەیەمان کەمتر کردەوە قوتی هالانی تۆزێک دابەزی یاخود قوتەکان دانەبەزاندیە بەڵام دەڵێ کاریگەری بەژنەکەی لەسەر گەیمپڵی کەمترمان کردەوە کە مەسەن یاریزانێک بەخۆی بەژنی زۆر درێژە مانایوانە کە یاریزانی زۆر باشتر بێت ئێکسبۆکس و دیسکۆرد ڕایانگەیاند کەوا لە چەند ڕۆژی داهاتوو واتە هەر لەو مانگەی نانەشە لە بۆ هەندێک ئەکاونتی ئێستا حالیان بەرزی بەزمەهیم لە بۆ هەمووان هەر لەو مانگەی دیسکۆرد ڕاستەخۆلێتە ناو پارتی خود چاتی ناو ئەکسبۆکسی ئەو کەسانی ئەکسبۆکسیان هەیە توانە ڕێگەی دیسکۆردەوە واتە کاتێکە تۆ چات دادەگری لەگەڵ برادری کۆشتانە کاتێک دەکسێت دوگمەی دیسکۆرد دروست دەبێت توانین چات بکە یاخود یەکسەر پەیوەندی ببەستن کە زۆر ئاسانتر دەکەی ئیشەکەی کواڵەتی دەنگۆشتان زۆر باشتر دەکات دیسکۆرد عقدی لەگەڵ پلەیستیشنی هەیە بە ملیشکیان تاوەکو ئێستا نەهاتی ناستەوە کەی نازانم کەنجینە دێوەشتانە بەڵام لەوانێ ساڵشکە ستودیۆی ڤایۆلیشن بە فەرمی بۆ بەشێک لە گیربۆکسی کە ستودیۆی ڤایۆلیشن ئەگەر ناناسن یاری سینت ڕۆیە نوێیەکەیان دروست کرد کە سەرکەوتنێکی گەوری بەدەست نەهینە بەڕاستی شکستێکی گەورە بوو لە بە ستودیۆیەکی و گیربۆکس ئەو ستودیۆیان بە تەواوەتی کڕیەوە و هینیانە ناو خۆیان تاوەکو لە یاری داهاتوو باشتر بن سینت ڕۆ ڕیبوتێکی گەورەیان کردە و ساڵ یاریەکەیان بە تەواوەتی لە ڕووی ستایل و لە ڕووی گەیمپڵی و لە ڕووی چیرۆکەوە دووبارە دەستیان پێ کردەوە بەڵام ئەو زنجیریاریە بەناوبانگە خۆشەویستە لە لای گەیمەران بەو شێوازە پێشوازی لێ نەکرا و کێشێک گەوری زۆری تێدا و بەڕاستی دەکرا دوا بخرابات کێشەکان چارەسەکران بەڵام مهم یاریەکە خراپ بوو گەیمەرانی ڕازی نەبوو ڕەخنەگرانژی ڕازی نەبوون ڤایۆلیشن کە ستودیۆی ئەو یاریەنە لەلایەن ستودیۆ گیربۆکسی کردرانەوە بوونە بەشێک لێ گیربۆکس شەگەر ناسن یاریەکانی بۆردەرلاندز دروست دەکەن کە ستودیۆیەکی باشن بەڕاستی لە 2023 وەرزی دووەمی یاری ئی فوتبۆڵ بڵاو دەکرێتەوە تەماشا یەک ساڵە یەک وەرزمان هەیە ساڵی داهاتوو وەرزی دووەمان هەیە بەڵام لە ئێستاوەش وەرزی دووەمەوە چەند شتێکی تێدایەوەشتانەوە کاکتەری لاعیبێکی وەکو مارەدۆنەش دێتە نایە لەبەرەوەی لەگەڵ EA عەقدەکەی تەواو بۆ شتانە مهم بەڵام وۆرڵد کەپی زیاد دەکەن مۆندیالی زیاد دەکەن بەڵام ببێ ئەوەی ناوی فیفا و وۆرڵد کەپی بینن لەبەرەوەی لۆیان نییە لەبەرەوەی عەقدەکەیان لەگەڵ فیفا و EA هەیە فیفا بەخۆی بە ناوی جامی جیهانیە بە شێوەیەکی دیکات چل فەریق یاخود چل هەڵبژاردەی جیاوازتەیدا بەشدار نۆشتانە ئەگە ئی فوتبۆڵت هەیە ئاتوانین لە بخۆتە جامی جیهانی لە تاکەکەیت ئەپدەیتێک لەسەر یاری پرفکت دارک کە یاریشی تایبەتی ئەکسبۆکسە لە بۆ داهاتوو کریستال داینامیک لەگەڵ ستودیۆ دە ئینیشیتیڤی ئەکسبۆکس بێکەوە یاریە بەرهەم دێن بە شێوەیەکی هاوبەشی یەکێک لە کارمەندەکانی کریستال داینامیک کە یەکێکە لە کارمەندە گرینگەکان لە چاپێکەوتنەی نوێدا دەڵێ دەرێ زۆر گەیمەر گلەی گەورە لە دە ئینیشیتیڤ دەکەن ئەو ستودیۆی کە ئەو یاریە بەرهەم دێنن دەڵێن لەبەرەوەی بەخۆیان زۆر بەتوانانینە بۆیە ئەکسبۆکس داوای لە ستودیۆیەکی گەورە زەبەلاحی وەکو کریستال داینامیک کردە یارمەتیان بدەن دەڵێ ئەو قسەیە ڕاز نییە دەڵێ لەمە دووە هیچ ستودیۆیەک ناتوانانی یاریی زەبەلاح بەتەنیان دروست بکە ئەگەر لەلایەن ستودیۆی دیکە هاوکاری نەکرێت دەڵێ ئێستا بەرهەمێنانی ئەو یاری زۆر بە باشی دەڕوا و لە ماوەیەکی نزیکدا ئەپدێتێکی گرینگمان دەبێت لە بۆ گەیمەران ترێلەری یاریشی زۆر سەرنجاکێش بڵاو کرایەوە بە ناوی پرۆجێکت دە پرسیڤەر کە زۆر جوانە سەیریکەن戏还没演完吗？汤已经灭了。
ئەو یاریە بە ستایلی یاریی وەکو گۆست ئۆف سوشیما لەگەڵ سەکیرۆ دەچی لێکاتە کە زۆر بەڵڵە بێکمان سەکیرۆ یاریێکی قورسە زۆر لەگەڵ یاریەکانی قورس زۆر مشکلم هەیە وەرە کاتم نییە لەیان فێر بم بەس حەز دەکەم تشۆکیان بکەم بەڵام گۆست ئۆف سوشیما نازدارە سەکیرۆش نازدارە بێکمان بەڵام ینی ستایلی من نیە زۆر مهم ئەو ترێرە ئەو یاریە کە یەکەم جار ترێرەگەیاشا بکرین بەجددی نازدار دیارە و هیوادارم یاریی بەو شێوە ئازش نازدا دەرچی کە بڵاو دەکرێتەوە بەڵام نازانکی بڵاو دەکرێتەوە ئەپدەیتێک لەسەر یاری ئیڤڵ وێست بۆ کەسانی یاری ئیڤڵ وێست دەکڕن یاخود دەکەن لە ڕۆژی یەکەم بە چەند کواڵەتێک بەردەست دەبی لەسەر پلەیستیشن 5 و ئێکسبۆکس سیریەس بە 4K 30 فریم لەگەڵ 1080 60 فریم بەداخەوە کواڵەتی 2K 60 فرێممان نیە خۆت 4K داینامیکی 60 فرێممان نیە بەڵام 1080 60 فرێممان هەیە کە وای بەس مهم لەسەر پلەیستیشن 4 و ئەوانەش کواڵەتی یاریەکە دەبێتە 1080 فرێم یەکمان 60 فرێممان نابی و یاریەکەش لە مانگا بەسەرەوەشتە چی لە بابەتانێ بڵاو دەکرێتەوە هەواڵێکی گەورە بڵاو کراوە لەسەرەوەی کە سۆنی بۆ ئەوەندە گرنگی بە یاریێکی وەکو کەلیستۆ پرۆتۆکۆل دەدەوە گەورەترین ڕکلایم و مارکتینگی لە بۆ دەکات ئەوە ئاشکرا لە بەرچیە لەبەرەوەی سۆنی خۆی یارمەتی ستودیۆیەکەیدایە تاوەکو ئەو یاریە بەرهەم بێنن هەندێک لە ئارت دیزاینەرەکانی ناو ستودیۆیەکانی سۆنی بەگشتی چوونە لای ئەو ستودیۆ یاری کەلیستۆی دروست دەکەن هاوکاریان کردینە لە دروستکردن و دەوڵەمەندکردنی گرافیک و دیزاینی یاریەکە و کەلیستۆ پرۆتۆکۆل یاریێکی تایبەتی پلەیستیشن نییە لە سەتای پلتفۆرمەکان دروست دەبی بەڵام پەیوەندەکانی سۆنی لەگەڵ بەڕێوەبەرانی و دەرهێنەرانی ئەو یاریە وای کردی ئەو جۆرە تەعاملە دروستبی ئەو هاوکاریکردن دروستبی کە بەدڵمە هیوادارم سەرجەم یاریەکان بەو شێوازە لایەن ئێکسبۆکس سۆنیەوە پاڵپشتی بکرێن هەر کامیان بی مهم یاریی نازداری لێ دەرچی و کلیستۆ پرۆتۆکۆل لەمانش 12 بڵاو دەکرێتەوە کە من زۆر چاوەڕوانم هەواڵەکی دیکەمان هەیە لە سەیاری مارڤڵ سپایدەرمان 2 ئەپدەیتێکە لە سەیاریەکە بەڵام ئەپدەیتێکی زۆر دڵخۆشکرد نییە ئەو کەسەی کە ڕۆڵی یەخود بە دەنگ ڕۆڵی هاری ئۆزبۆرن دەجێڕی بە دەنگەکەی گۆردرا ئەگەر لە بیرتامی سپایدەرمانی 2000 چەند بوو ئارانەوە 2000 چەند بیرم نییە بزەبت سپایدەرمانی پلەیستیشن 4 کە بڵاو کرایەوە شێوە و دەنجی کارکتەرەکەی پیتەر پارکەری جیاوازە لەگەڵ ئەوەی کە ئێستا هەیە ئەوەی ئێستا تقریبا وایان لێکردکەوە بە تۆم هۆڵاندی بچی کە گەیمەرێکی زۆر دێنە ڕازی بوون وتیان ئەمە چیرۆکەمان تەواو کردی لەگەڵ ئەو کارکتەری لەگەڵ ئەو شکلێ لەگەڵ دەنگی و دەنگەتان گۆڕی ئێستاش هەمان شتی دەکەنەوە ئینسۆمنیا کە لەوانەیە بەدەستە خۆیان نەبی بەڵام عقد و ڕێککەوتن و کار و ئیش و ئەشتانەبی دەنجی هاری ئۆزبۆرن کە کارکتەرش سەرەکی دەبی بگومان لە سپایدەرمانی 2 لەبەرەوەی لە سپایدەرمانی 1 سپۆیل ناکەم کە چڕ دەدا کارکتەرش سەرچیە و چیرۆکەشی زۆر سەنجاتشە بەڵام ئەو جارە هاری ئەکی دەگەڕێتەوە دەنگەی دیکە هەیە و شکلەکەشی دەبی ئۆکێ خۆشەویستانم زۆر سپاسان دەکەم بە بینی ئەوڵکەش تۆزێک ستایلی کامێرام بڕک بردە پاش و کۆڵاتەکەم تۆزێک بەرز کرد لەبەر گلیتان هەڵتان گۆژیر کامێرەکە زۆر خراپدانایە ئۆکەی ئەمن دەبێت ئیشەشی جوانتانە بۆ بکەم و ئێوەش چێژ لە ڤیددیوەکە وەربگرن لەو هەفتەی چەند ڤیددیوەکم لە بەردەستە بە تایبەتی ڤیددیو ئەوەی کەوا پلەیستیشن 5 لە ماوەی 2 ساڵی ڕابردوو یاخدا دوای 2 ساڵ وەزعی چۆنەوەشتانە ئێستا حالیان خەریکە ڕیکۆردکردنی و ڤیددیو و مۆنتاژەوەشتانەیمە ئەوتانە بە بڵاو دەکەم و ئینشاڵڵا بە زووترین کات هەر ڤیددیوەکی دیکە حەز دەکەن ژیر لە بۆتان دروست بکە و باسی بکە جگە لە سپۆلی گادۆڤاری کە لە بیرمە ئەویش دەکەن ئینشاڵڵا و هەفتەی بەڵام دەمێت زیاتر گەیمەران یاریەکە تۆزێک بکەن یان ببینن زیاتر اینجا ڤیددیوەکە بڵاوکەمەوە حەز دەکەم باسی چ بکەم ڤیددیو لەسەر دروستکەم لە کۆمنت بۆ سنی خۆتان بنووسن سوپاسان دەکەم دوگمەی لایک سبسکرایب لە بیر نەکەن بۆ پشتگیریکردن لە ڤیددیوەکانم واگەیشتە 153K لە یوتیوب سوپاسی دانا بەدانەتان دەکەم چاوتان ماز دەکەم تا ڤیددیو داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خواتان لەگەڵ